ئەنجومەنی وەزیران، سەرۆک و ئەندامانی پەرلەمانی کوردستان، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. لە دوایەوەی ساڵی پار دوای چەندین ڕۆژ خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕین دووبارە دەرماڵی خوێندکاران دابین کرایەوە لەژێر ناوی پاڵپشتی دارایی خوێندکاران. بەداخەوە بۆ ئەم ساڵی خوێندن تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بۆ دابینکردنی دەرماڵی خوێندکاران. و لەگەڵ ئەوەی کە پرۆژە یاسای پێویست بۆ بەیاساییبوون و جێگیربوونی دەرماڵەی خوێندکاران لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە، بەڵام تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کاری دانیشتنی ئەنجومەنی وەزیران و پەسەند نەکراوە. لێرەوە هۆشداری توند ئەدەین بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان، ئەگەر تاوەکو ناوەڕاستی هەفتەی داهاتوو وەڵامی خوێندکاران نەدرێتەوە و بڕیاری دابەشکردن و بەیاساییبوونی دەرماڵەی خوێندکاران نەدرێت، دووبارە ناڕەزایی و خۆپیشاندانەکان لەسەر جەم زانکۆ و پەیمانگاکانی هەرێم دەست پێ دەکەینەوە و بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەین. لەگەڵ ئەمەشدا لە ئەگەری کردنی خۆپیشانداندا با هیچ هێز و لایەنێکی سیاسی بە ئۆپۆزیسیۆنیشەوە بیر لەوە نەکاتەوە کە خوێندکاران بۆ مزایەدە و مەرامی سیاسی خۆیان بەکاربهێنن، چونکە خوێندکاران ئێستا زۆر لەوە هۆشیارترن و ئەگەر شتێکی وا ڕووبدا بە هەمان شێوەی ساڵی پار لە خۆپیشاندانەکان ئەکرێنە دەرەوە. نوێنەرایەتی خوێندکارانی ناڕازی زانکۆ و پەیمانگاکان زانکۆی گەرمیان 2/11/2022.